دوای 39 ڕۆژ لە جەنگ و ململانەی سەربازی و گرژیەکانی نێوان ئەمریکا و ئێران، پاکستان توانی ئاگربەستێکی دوو هەفتەی لە نێوان هەردوو وڵات ڕابگەیەنێت. ئەم هەنگاوە کە بە پلانی ئاشتی ئیسلام ئاباد ناسراوە، چاوەکانی بردەوە سەر پاکستان و ڕۆڵی ئەو وڵاتە ئەتۆمیە موسڵمانەی هێنایەوە بەرچاوی جیهان. شارەزایانی سیاسی و ئابووری ئاماژە بەوە دەکەن کە هەنگاوەکەی پاکستان سەرباری ئەوەی لە پێناو سەقامگیری ناوچەکەدا بووە، هاوکات بەرژەوەندی ڕاستەوخۆی نەتەوەیی و ئابووری خۆیشی لە پشت بووە، چونکە داخستنی گەروی هورمز لەلایەن ئێرانەوە کە نزیکەی لە سەدا 20 نەوتی جیهانی پێدا تێدەپەڕێت بووە هۆی ناجێگیربوونی پشک و بازاڕەکانی وزە. ئەمەش کاریگەری گەورەی لەسەر ئەو وڵاتە هەبووە کە هەمیشە بەرامبەر گۆڕانکاریە ئابووریەکان هەستیارە. فرماندهان نیروی دریایی سپاه ایران عملا هەرچی دەربارەی قبولکردنی پاکستانە وەک نێوەندگیر لەلایەن ئەمریکا و ئێرانەوە پەیوەندی بە پێگەی جیۆپۆلەتیکی ئەو وڵاتەوە هەیە. پاکستان لەلایەکەوە دراوسەی ئێرانە و مێژوویەکی هاوبەشیان هەیە، لەلایەکی دیکەشەوە هاوپەیمانێکی دێرینی سەربازی ئەمریکایە. لە پاڵ ئەمانەشدا پشتیوانی دیبلۆماسی چین بۆ هەنگاوەکانی ئیسلام ئاباد متمانەی زیاتری بە پرۆسەکە بەخشی. مێژووی پەیوەندیە پچڕاوەکانی نێوان واشنتن و تاران لە دوای شۆڕشی ئیسلامی ئێران ساڵی 1970 پڕە لە وێزگەی نێوەندگیری وڵاتانی سێم. لە ماوەی 4 دەی ڕابردوودا سویسرا وەک پارێزەری بەرژەوەندیەکانی ئەمریکا لە تاران ڕۆڵی فەرمی نامەبەر و پۆستەچی بینیوە، بەڵام قورساییە دیبلۆماسیەکان زیاتر کەوتبوونە سەرشانی وڵاتانی ناوچەکە. سوڵتاننشینی عومان دیارترین نێوەندگیر بوو کە توانی لە ساڵانی پێش 2015دا مێزی گفت و گۆی نهێنی بۆ هەردوو وڵات ڕێک بخات و ڕێکەوتنی ئەتۆمی لێ بکەوێتەوە. لە ساڵانی دواتریشدا قەتەڕ و عێراق ڕۆڵی کارایان گێڕا لە ئاڵوگۆڕی زیندانیان، ئازادکردنی پارە بلۆکراوەکانی ئێران و کەمکردنەوەی گرژیەکانی نێوانیان. بەڵام هیچ کام لەو ململانیانەی ڕابردوو نەگەیشت بوونە ئاستی جەنگێکی کراوە و ڕاستەوخۆ کە هەڕەشە لە ئاسایشی جیهان بکەن. گەورەی و فراوانبوونی ململانیەکانی ئەم جارە پێویستی بە وڵاتێکی ئەتۆمی وەک پاکستان بوو کە ڕکابەرەکان ڕازی بکات. سەرکەوتنی ئەم ئاگربەستە کاتیە پێگەی دیبلۆماسی پاکستانی لەسەر ئاستی نێودەوڵەتی بەهێز کردووە. خۆ ئەگەر کۆبوونەوەکانی نێوان جەیدی ڤانس جێگری سەرۆکی ئەمریکا و محەممەد باقر قالیباف سەرۆکی پەرلەمانی ئێران بە ئامادەبوونی مەسعود خان باڵیۆزی پێشووی پاکستان لە واشنتن سەرکەوتوو بن، ئەوە پاکستان دەکاتە یاریزانێکی سەرکەوتوو و سەنتەری دانوستانە استراتیژیەکانی جیهان. لەگەڵ ئەوەی خاڵی سەرەکی ڕێکەوتنەکە بریتی بوو لە کردنەوەی گەروی هورمز و ڕاگررتنی هێرشە سەربازیەکان، بەڵام دیبلۆمەتکاران هۆشداری دەدەن کە ئەمە تەنها ئاگربەستە نەک چارەسەری کۆتایی. بەردەوامی ئۆپراسیۆنەکانی ئیسرائیل لە ناوچەکەدا لەگەڵ بەرزبوونەوەی سەقفی داواکاریەکانی هەردوولا ئەو ئاستەنگانن کە دەکرێت لە هەر ساتێکدا ڕێککەوتنەکە تێک بدەن و پرۆسەی دیبلۆماسی ئیسلام ئاباد بخەنەوە بەردەم تاقیکردنەوەیەکی سەخت.